شپێلە پێشەڕۆژە کورد لە سووریە نامەیەکە بەکریش بۆی سەرۆکی هەپەیمانیە نیشتیمانی ئۆپۆزیسیۆنە سووریە شاند و تێدا بە هورگولی بەحسا ڕەوشە کوونها باژارێ عەفرینە ڕۆژاوای کوردستان تێدا دەرباز دەبێت دەکێ نامەیە شەپێلە پێشەڕۆژە کورد لە سووریە دەهاتیەک و لەگەڵ دەرباسبوونە گروپێن چەکدار بۆ ناوە عەفرینە ڕۆژاوای کوردستانێ ڕەوشە باژارێ عەفرینە ڕۆژ بەڕۆژ بەرەف تێکچوونێ چوو گروپێن چەکدار دەست بێت تاوانێن کۆشتن ڕەواندن بنچاوکردن و دەستە سەرکردنا مال و ملکن وڵاتیان کورد و ئەشکەنجەدانێ کردن کوتەڤەیە بان کریاران لە دژی مرۆڤاتیەیە هەروەها نامەیە شەپێلێ بەحسا ئەوەی چەندێکرد و گروپێن چەکدار بوونە سەدەمە هەرفاندنە ئابووریە عەفرینە و دەست بە گوهارتنە دیموگرافیا دەڤەرێ کریە و هینە پیلانە گوهارتنە دیموگرافیا دەڤەرێ بەردەوامە نامەیە شەپێلێ گوت و داوین کریارن گروپێن چەکدار ڕەواندنە شەرەفەدین سەیدۆ و ڕەشید حەمید خەلیل لەگەڵ کوڕێوی بوو پشترا داخوازە فدیە بە گوژمێ 100,000 دلاری ئەمریکی ژمالباتێن وان کرن دەکوان سەربەست بەردێ و بەری کووان سەربەست بەردێ و ڕەشید حەمید خەلیل دەبن ئەشکەنجە دە ژیانە خۆش دەستدا و شەهید کرد هەروەها شەپێلە دنامەیە خۆیان بەکریدا گوت و پێویستە هەپەیمانیە نیشتیمانی ئۆپۆزیسیۆنە سووریە هەڵوێستا خۆیان فەرمی ڕابگرینێ دەربارەی کریارن گروپێن چەکدار لە عەفرینە ڕۆژاوای کوردستانێ ئەم داخوازە ئیدانەکردنا کریارن گروپێن چەکدار دەکەن و نابێ ئۆپۆزیسیۆن بمینەوەکە سەیوانەوان گروپێن چەکدار ژبەر ئەگەر ئۆپۆزیسیۆن وها بمینێ وی دەمیوێ بەرپرسیارێ یەکێ بێت بەرتەوانێن و لە عەفرینەتێن ئەنجامدان دنامەیە خۆدا شەپێلە پێشەڕۆژە کورد داخوازە سزادانە تاوانباران دەزووترین دەم دەکرو هەروەها داخوازە سەربەستبەردانە شەرەفەدین سەیدۆ و کوڕی شەهید ڕەشید حەمید خەلیل کرد داویە نامەیە خۆدا شەپێلە پێشەڕۆژە کورد لە سووریە داخواز جە هەپەیمانیە نیشتیمانی ئۆپۆزیسیۆنە سووریە کرد کو تەبایە گروپێن چەکدار ژە عەفرینێ ڤەکشینێ و ڕێژ بۆی ڤەگەرە دەربدەرێن عەفرینێ وەرێڤەکردن و هێزێن ناودەوڵەتی دەبن سەرپەرشتیانەتەوە یەکگرتیدە بشنە ناوە عەفرینە ڕۆژاوای کوردستانێ